نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، باشترين كلامي خواهي پروردگارك القرآن پیروزا أي فرميو باشترين رێبازی پێغەمبەری خۆشەویستمانە صلى الله عليه وسلم. خراپترین ڕێگا ئەو ڕێگایانەیە کە پێچەوانەی ڕێبازی پێغەمبەرە صلى الله عليه وسلم. هەر لادانێک لە ڕێگا ڕاستەکەی خوا و پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم سەرگەردانیە، سەرلێشێوانە، نەکبەتیە، بەدبەختیە، قوربەسەریە بۆ ئەوانەی کە ئەو ڕێبازانەدا ئەمازرێنن و بۆ ئەوانەشی کە شوێنی ئەو ڕێبازانە ئەکەون لە دنیایە و هەروەها لە قیامەتیشە. ئازیزانم مسلمانە بەڕێزەکان، یەکێکی تر لەو شتانەی کە ئەمانگەیەنێتە خوا لە خوا نزیکمانەکاتەوە برایەتی ئیمانیە. برایەتیەک لەسەر ئیماندا مەزرابێ. بەڕێزان، ئاینی پیرۆزی ئیسلام هاتووە بۆ ڕێکخستنی پەیوەندی تۆی عەبد، تۆی مرۆڤ لەگەڵ خوای پەروەردگارە و ڕێکخستنی پەیوەندی تۆ لەگەڵ مەخلوقاتەکانی دەوروبەرتە کە لەگەڵیانە ئەژێی. خوای تەعالا لەسەر زمانی سەیدنا عیسا عەلەیه السەلام ئەفەرمێ: وأوصاني بالصلاة والزكاة. ئەفەرمێ خوای تەعالا وەسیەتی پێ کردووم بە نوێژ و بە زەکات. خۆشەویستەکانم، نوێژ ڕێکخستنی پەیوەندی تۆیە لەگەڵ پەروەردگارە، لەگەڵ ئەڵڵایە، و زەکاتیش ڕێکخستنی پەیوەندی تۆیە لەگەڵ مرۆڤەکانی دەوروبەرتە یان هەموو مەخلوقاتەکان بە پێی مەنهەجی خوا. پەیوەندی تۆ لەگەڵ خوا بەوەیە کە خوا بناسی، بەرنامەکەی بناسی، بزانی چۆن خوا ئەپەرستی و بزانی چۆن مەنهەج و بەرنامەکەی خوا لەسەر زەویە جێبەجێ ئەەکەی. ئەم خاڵانە زۆر گرنگن بەڕێزان. ئەمە تەنها ئامۆژگاریەک نییە بۆ ئێوەی خۆشەویست تۆزێ ئیمانتانی پێبەرز بێتەوە، دوای ئەوە دەرچنە دەرەوە هەر ئاوا هیچ لە بیرتان نەمابێ. ئەمە کە من بۆتانی باسەکەم، ئەمە ڕێڕەوی ژیانە خۆشەویستەکانم، ئەمە ڕێڕەوی ژیانە. ئەمە ئەو دینە حەق و ڕاستەیە کە پێویستە ئێمە بیزانین. ئیسلام هاتووە بۆ ڕێکخستنی پەیوەندی نێوانی تۆ و ئەڵڵا و تۆ و مەخلوقاتەکانی ئەڵڵا. پەیوەندی تۆ لەگەڵ خالق، پەیوەندی تۆ لەگەڵ مەخلوق، پەیوەندی تۆ لەگەڵ خالق بەوە ئەبێتە خالق بناسی و بزانی چۆن ئەیپەرستی، بەرنامەکەی بناسی و بزانی چۆن جێبەجێیشی ئەەکەی. زۆر گرنگە بەڕێزان. و هەروەها پەیوەندی تۆش لەگەڵ مەخلوق بەوە ئەبێ کە تۆ لەسەر زەویە بە پێی بەرنامەی خوا لەگەڵ خەڵکا تەعامل بکەی، چاکەکار بی، ڕاست بی، لار نەبی. ئەمەیە ئیسلام، ئەمەیە ڕاستەقینەی ئەم دینەی ئێمە خۆشەویستەکانم. بەڕێزان، برایەتی ئیمانی کە ئێمە مەبەستی وتاری ئەمڕۆمانە کە یەکێکە لەو شتانەی لە خواوە نزیکمانەکات و ئەمانگەیەنێتە ڕەب العالەمین، ئەکەوێتە بەری بەشی دووهەم، پەیوەندی تۆ لەگەڵ مەخلوقاتەکان. خۆشەویستەکانم، برا لە ئیسلامە لە قورئانە بە چەند معنایەک هاتووە. برای نەسەب واتە برای دایک و باوکی، یان برای باوکی یان برای دایکی. برای عەشیرەت و هۆز و نەتەوە و نیشتمان و ئەمەش جۆرێکی تر لە برایەتیە کە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە باسی پێغەمبەرەکانمان بۆکە. ئەفەرمێ بۆ فڵان قەوم هودی برایمان نارد، ساڵحی برایانمان نارد. یعنی ئەو قەومە تیانە خۆ کافریشە، بەڵام لە ڕووی نەتەوایەتیوە، لە ڕووی نیشتمانەوە، لە ڕووی هۆز و تیرەوە، لە ڕووی قەومایەتیەوە برایانە. لەو ڕووەوە برای ئینسانیشمان هەیە خۆشەویستەکانم، برای ئینسانی، برای مرۆڤایەتی کە تۆ لەگەڵ هەموو
نەوەی ئادەما برای هەموو یەک دایک و باوکمان هەیە کە بریتیە لە ئادەم و حەوا. خوای تعالی فەرمێ یا ئەیوهە الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا. هەمووتان یەک دایک و باوکتان هەیە، هەمووتان یەک دایک و باوکتان هەیە لەو ڕوانگەشۆ هەمبران. و لە ڕوانگەی دینیشەوە برایەتی ڕوانگەی دینی، برایەتی ئیمانی، إنما المؤمنون إخوة، إنما المؤمنون إخوة، کە ئەمەی ئەخیریان خۆشەویستەکانم لە هەر هەمووی گرنگترە و ئەمەی ئەخیرە حەق و حقوقی تایبەت واجب ئەکا لەسەر ئێمە بەرامبەر بە براکانمان. ئیسلام زۆر گرنگی بەمەی ئەخیر داوە. طبعا ئەوەکانی ترش هەر یەکێ بۆ خۆی بڕێشتی هەیە، بڕێ حەق و مافی هەیە، بەڵام ئەمەی ئەخیر لە هەر هەمووی بەهێزترە، تەنانەت لە هی دایک و باوکیش بەهێزترە. هەر لەبەر پاراستنی ئەمەی ئەخیریان برایەتی ئیمانی شریعەتی پیرۆزی ئیسلام هەندێشتی داناوە، هەندێک ماف و حەق و حقوقی داناوە ئەبێ مسلمانان ڕەچاوی بکەن. بۆ نمونە لەوانە یعنی گومان نەبردن بەرامبەر بە یەکتری، گومانی خراپ. لەو سورەتەی کە خوای تعالی ئەفەرمێ إنما المؤمنون إخوة کە سورەتی حجوراتە، هەر لە هەمان سورەت خوای تعالی بە مسلمانان ئەفەرمێ یا أيها الذين آمنوا اجتنبوا كثيرا من الظن، ئەفەرمێ گومانی خراپ بە یەکتری مەبن. ئەسڵ وایە کە من و تۆ گومانی باش بە یەکتری ببین، ئەسڵ وایە لە هەموو کاتێکە، تەنانەت ئەگەر خوا نەخواست لە شتێکی خراپیشە، لە شوێنێکی خراپیشە کابرات بینی دائیمەن گومانی باشی پێ ببە، بڵێ لەوانەیە یعنی تەفسیرێکی باشی بکە، لە یەکدانەوەیەکی باشی بکە، مەیە لە شەیطان تەدەخول بکە. برادەرێک ئەدا بەلاتە سەلام ناکە، یەکسەر تو مەڵێ ئەمە دیارە وایە دیارە وایە دیارە وایە، نە یعنی بە خراپە تەفسیری مەکە، بڵێ بەخوا دیارە ئاگای لە خۆی نەبوو و دیارە زۆر مەشغوڵ بووە، ئەوە تەفسیری کە ئەسڵ وایە. جاسوسیکردن بەسەر یەکتریەوە، بە گەڕان بە دوای عیب و نوقسانیەکانی یەکتری، ئەمەش یەکێکی ترە لەو شتانەی کەوا شریعەتی پیرۆزی ئیسلام قەدەغەی کردووە تاوەکو برایەتی بپارێزرێ. خوای تعالی هەر لە هەمان سورەت ئەفەرمێ وەلا تەجەسەسوو، ئەفەرمێ جاسوسی بەسەر یەکەوە مەکەن، بە دوای نوقسانی و عیب و عاری یەکتریە مەگەڕێن. حرامە مسلمان کوڵ بگرێ لە برای مسلمانی، حرامە بگەڕی بزانم بۆکوێ ئەڕوا، چی ئەکات چی ناکات، ئەڕاتە ماڵ کێوە، صفاتی ئینسانی مسلمان نییە. لە ئیسلام ئەو شتە حرامە. بۆ پاراستنی برایەتی ئیمانی غەیبەتکردن بەوەی کە باسی براکەت لە پاشەملە بکەی. ئەگەر هەنێک کەسێ ئەڵێ ئاخر مامۆستا شتەکەی تایە، بۆ نمونە من باسی یەکێکەکەم بالفعل ئەو عیبەی تایە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەگەر عیبەکەی تیا بێ ئەوە غەیبەتە، ئەگەر تایە نەبێ ئەوە بوختیانە. تۆ باسی کابرایەکەکەی ئەڵێ فڵانە کەس ڕەزیلە پیسکەیە، من دەڵێم بابە غەیبەت مەکە، ئەڵێ مامۆستا خۆ من غەیبەتم نەکردێ، هەر خۆی پیسکەیە. ئەگەر پیسکە بێ و تۆ باسی بکەی ئەوە غەیبەتە، ئەوە غەیبەتە. ئەی ئەگەر پیسکە نەبێ و تۆ باسی تۆ پیسکەی بدەیتە پاڵی، ئەوە بوختیانە، ئەوە بوختیانە، ئەوە زۆر گەورەتریشە لە غەیبەت. خوای تعالی لە قورئانی پیرۆزە لە هەمان سورەت لە سورەتی حجورات ئەفەرمێ وەلا یەغتەب بەعضکم بەعضا، غەیبەتی یەکتری مەکەن. ئەیحب ئەحەدکم ئەن یەأکل لەحم ئەخیه مەیتەن فەکەریهتموه، ئایا حەزەکەن گۆشتی براکانتان بەکاڵی بخۆن؟ غەیبەت وەکەوە وایە گۆشتەکەی بەکاڵی بخۆی، خوا پەناماندا. ئیتۆ طبعا ئەوە بوختیان هەر زۆر خەتەرترە. بوختیان طبعا بوختیانی ئاعتیادی، بۆ نمونە ئیسا ئێمە وتمان فڵانە کەس ڕەزیلە، تایە نەبێ خۆی ڕەزیل نەبێ، ئەوە بوختیانە، طبعا بوختیانە زۆر گەورەیە. ئەی خوا پەنامان بدا، ئەی ئەگەر بڵی فڵانە کەس داوێن پیسە، لا حول ولا قوة إلا بالله، ئیتر هەر خوا پەنامان بدا، ئەوە لە خەتەرترین شتەکانە، لە خەتەرترین شتەکانە. والله أعلم، يعني لوانەیە هەر لە دنیا یەکسەر خوای تعالی تۆڵەت لێ بکاتەوە، لەوانەیە یەکسەر خوای تعالی تۆڵەت لێ بکاتەوە، زۆر خەتەرە بەڕاستی. بۆیە ئینسانی ئیمانداری ڕاستەقینە محافظە و پارێزگاری لە برایەتی ئیمانی ئەکا، بەڵام ئینسانی منافق، ئینسانی ئیمان لاواز سەیرەکەی دائیمەن هەوڵ ئەدا ئەو برایەتیە تێکدا لە بینی مسلمانانە، لە بینی خۆی و خەڵکە. بۆیە زۆر گرنگە بیکەینە منهەجی ژیانمان. خوای تعالی داوامان لێکە ئێمە برایەتی بپارێزین، خوا داوامان لێکە، برا بەڕێزەکانم، خوا داوامان لێکە. یعنی ئەمە قسەی من نییە،
گرنگە ئێمە کاتی وتمان خوا وا ئەفەرمێ و ئاەتێکی قورئانمان هێنایەوە یا وتمان ڕەسوول الله وا ئەفەرمێ حەدیثێکی صحیحی پێغەمبەرمان هێنایەوە والله براینە ئەسڵ وایە ئێمە ڕاسەن بوەستین تەواو ملت جوڕکێ نەکەین ملبا نەدەین وەکو ئەو کابرایە نەڵێن ئاەتەکەەوە سەرم حەدیثەکەی پێغەمبەر بەسەر سەرم آخر بەس بن ئاوا بەخوا ئەوە دلیل ئەوەیە تۆ ئیمان لەناو دڵتا زۆر کزە ئەگەر آخر وتم کزەر خاترتم کردووە لەوانەیە بڵێم ئەسڵەن ئیمان لەناو دڵتان نییە چونکە ئاەتی قورئانت بۆ باز بکەم تو بڵێ آخر ئاەتەکەەوە باز سەرم بەس ئاوا ئەوە دلیلی ئیمان کزی تۆیە من وەکو وتم خاترتم کرد دەڵێم ئیمان کزی ئەگینا خۆی لە ڕاستی ئەوە علامەت و نیشانەی منافقیە منافق ئەزان یعنی چی يعني شوێنەکەی وەکو خوای تعالی لە قورئانی پیرۆزە فەرمیان لە ژێری کافریشەوە إن المنافقين في الدرك الأسفل من النار كافر على جهنم بلام بني آقري جهنم أوي كوا أبيت سوتمني ككافر كاني في بسوتين ريا أوش يعني منافق كان يعني منافق زور خطر كافر حي على صلاة حي على الفلاح أشكرا ودي على كافر وتواب بس منافق أو مشكلة كتير ليلتوا نيوجكا ليلتوا روجو أقري يعني ودرو يعني وفيلو بو رياتي يعني بو جاسوسيتي يعني بو هر ما بس تكتريه بلا ما بس إخوانية تي في تفاتك على بيني مسلماننا بيني أم أوتي كذا قصي أم أو أبو لا أو قصي أو ديني أبو لا أم نكبتيه براسي أو نكبتيه في غمري خاص الله سبحانه فرمي وأنا قصي كتير ديرن بو قصي أم أو أبو أو قصي أو هني بو أو أفرمي أو تاشينر زن يعني شيء يعني الدين أتاشي شون أرويت لا حلاق موس أدي لك قشكت أتاشي قش ناميني دوزماني وفتني لنيواني خلقا دين أتاشي يعني دين ناميني خوا بنامانتا پیغمبر أفرمي صلى الله عليه وسلم أفرمي مسلمان براي مسلمانه ظلمي ليناكا سرشوري ناكا خيانتي ليناكا نايش كينيتوا بچوكي ناكا أمجا رسول الله ده سواب والضل أفرمي تقوى ليرايا يعني إنسان أبي لضلو برانبر بإيمان دار باق بي ضلت أبي باق بي ضل هرچی شر و نکبتی هەیە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه و سلم لەناو دڵە ئێوە هەموو بران خوێن ماڵ شەرەف ناموس هی یەکتری لەسەر یەکتری حرامە ئیلا بە ڕەزامەندی یعنی چۆن بە ڕەزامەندی یعنی تۆ دروست نییە ماڵی هیچ کەسێ بۆی بە ناڕەزابوونی خۆی ئیلا مەگەر لە تجارەتە ئیلا بە قەرز بە ڕێگای حەڵاڵ نابێ بە ڕێگای حرام و دزی و فرت و فێڵ و ئەمانە هەروەها ناموسی یەکتری نابێت تۆ تعدال ناموسی برایەکی مسلمانت بکەیت ئیلا بەو ڕێگایانەی کە خوای تعالی حەڵاڵی کردووە ئەوەی بۆ خۆت پێت خۆشە بۆ برای ئیماندار ئەبێ پێت خۆش بێ نابێ حەسوودی پێ ببەی نابێ فێڵی لێ بکەی نابێ بیخەڵەتێنی نابێ خیانەتی لێ بکەی ئیمانداران یەک لاشن یەک جەستن خۆشەویستەکانم پێغەمبەری خۆشەویستمان ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئیمانداران لەناو یەکتریە وەکو یەک جەستە و یەک لاشن ئەگەر ئەندامێکیان تووشی نەخۆشیەک بێ ئەوەکانی تریش خەویان لێ ناکەوێ تا ئەیان گرێ و خەویان لێ ناکەوێ لەبەر ئەوەی ئەو ئەندامە نەخۆشە ئیسە تۆ بۆ نمونە سەرت بێشێ بۆ نمونە هەر نەخۆشیەکت بێ قوڕگت بێشێ سەیرەکەی هەموو گیان تای لێ دێ هەموو گیانت ناخەوێت چاوت ناخەوێ گوێت ناخەوێ مێشکت ناخەوێ ئیمانداران ئەبێ وابن نەک ئیمانداران ئەگەر یەکێکیان یان کۆمەڵێکیان یان وڵاتێکیان تووشی کارەسات بێ ئەوەکانی تر بڵێن کورە باوایان پێ بێ لەوە زیاتر بچن ئاوایان پێ بێ ئەوە دلیل ئەوەیە ئەو کەسە مسلمان نییە یان ئەو ملەتە مسلمان نی چونکە ئێمە ئەبێ خەمی یەکتری بخۆین بەدەمی یەکتریەوە بین خەفەت بۆ یەکتری بخۆین ناڕەحەتیەکان لەسەر یەکتری سووک بکەین ئەوە ئیمانداری ڕاستەقینەیە جا لە ڕاستیە ئیماندار ئاوێنەی ئیماندارە ئاوێنە درۆ ناکە ئینسانی ئیمانداریش درۆ لەگەڵ برای ئیمانداریە ناکە درۆ بەرەو خراپەکاری ئەدبا خراپەکاریش بەرەو جەهەنم ئەدبا بەرەو ئاگری جەهەنم بەرەو ئاگری دۆزەخ ئەدبا ڕاستگۆیی بەرەو چاکەکاری ئەدبا چاکەکاریش بەرەو بەهەشت ئەدبا بۆیە ئینسانی ئیماندار ئەبێ ڕاست بێ لەگەڵ برای ئیمانداریە نابێت درۆزن بێ نابێت فێڵی لێ بکات درۆی لەگەڵا بکات